عەبدوڵڵای کوڕی مەسعود دەفەرمێ پرسیارم کرد لە پێغەمبەر صلی الله عليه وسلم وتم ئەی العەمەلی ئەحەبو إلی الله ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چ کردەوەیەک خۆشەویستترینە لای خوا نافەرمێ خۆشەویستە ئەحەب لە هەموو کردەوەیەک خوا زیاتر پێی خۆشە فەرمووی ئەی عەبدوڵڵا بزانە یەکەم شتێک یەکەم کردەوەیە کە خوا لە هەموو شتێک زیاتر پێی خۆشە الصلاة على وقتها نوێژکردن لە سەرەتای کاتی نوێژەوە جا بەڕێزان سەیری فەرموودەکەکەن نەیفەرموو الصلاة في وقتها زمانی عەرەبی هەر پیتێک مانایەکی تایبەتی خۆی هەیە ئەگە بیفەرموایە الصلاة في وقتها نوێژی نیوەڕۆ 12 و 25 دقە 26 دقە بانگی نیوەڕۆ دەبێت لەم شارە حتا بانگی عەسر دەدا کاتی نوێژی نیوەڕۆ نەچووە واتە تۆ ئەگەر لەو هەموو مەسافەدا بیکردایە هەر ئەحەب الأعمال بوو نە خوا پێی خۆشە هەر بیکەی مەی چێنە نوێژەکەت با نەگاتە بانگی دووەم هەر کاتەکەی ماوە ئەوە فەزڵی خوایە بەڵام ئەگەر دەتەوێت خۆشەویستترین کردەوە لای خوا بکەی على وقتها کە بانگ بوو خێرا نوێژەکەت بکە تەمبەڵ بووی ویستت تۆز سەرخەوێک بشکێنی نیوەڕۆیە بڵێ وەڵا دوایی کە هەستام خۆشتە کاتی زۆر ماوە نە ئەگەر دەتەوێت خوا لێت ڕازی بێ و خۆشەویستترین کردەوە بکەی هەر ئەو ساتە بیکە ئەگەر نەشتوویە مزگەوت لە ماڵەوە لە سەرەتای وەختا بیکە ئەوە خۆشەویستترین کردەوەی لای خوا وتم ئەی پێغەمبەری خوا ثم ئەی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دوای ئەوە چ کردەوەیەک لای خوا خۆشەویستترینە نەک خۆشەویست فەرمووی بر الوالدین ڕێز و حرمەتی دایک و باوکت بگری هاوکاری مادیان بکەی لە خزمەتیان دابی بە جوانی وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ثم ئەی دوای ئەوە فەرمووی الجیهاد في سبیل الله تێکۆشان و خزمەتکردنی خەڵکی خوا بەڵام لە پێناوی ڕەزامەندی خوادا جیهاد واتە خزمەتکردنی خەڵکی خوا خزمەتکردنی ئەو خاکەی لەسەری دەژی و ئەو خەڵکەی هاوڵاتی و هاونیشتیمانی تۆن بەوەی دەسەڵاتت هەیە خزمەتێکیان پێ بکەی بەڵام نێتیشت تەنها و تەنها ڕەزامەندی خوا بێ نەک بەرژەوەندیە تایبەتەکانی خۆت